سەرەتامێ لێوێ و دەست پێ بکەم من هەم وەک فەرمانبەرێک هەم وەک خاوەن قەڵەمێک بە ئەرشی ئەخلاقی و ئینسانی خۆمەستاوم و پێم خۆش بووە لێرا منیش حزورمە بێت. ئەگەر ئاوڕێک بیتەوە لە دەسەڵاتی کوردی لە مەودای 35 ساڵەیە هەمیشە کاری لەسەر شکاندنی کەرامەتی تاکی کورد کردووە. یعنی دەسەڵاتی کوردی ئەتوانم بڵێم لە هەموو ئەخلاقێکی سیاسی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی هاونیشتیمانی هاوزمانی داماڵراوە. با ئەو ڕاستیە بڵێن ئەو لە ئێستاە موچەی ماگانت نایەتێ لە کاتی خۆیدا، یعنی چیجا کار لەسەر جێڕانەوەی پاشەکەوتی موچەکان بکە. ئەوە من وەک شاعیرە گەڵم خەونێکی شاعیرانەیە ئەو جێڕانەوەی ئەو ماف و حەقی کە دەسەڵاتی کوردی بێ بیژەڕێتەوە. بەداخەوە تا ئەم چرکە ساتەیش هیچ ئومێدێک نییە کە حکوومەت پلانێکی هەبێ بەرنمەیەکی هەبێکەوە پاشەکەوت بگەڕێنەوە بۆ فەرمانبەران بەرکو تا ئێستش موچەی فەرمانبەران لە ترسدایە. ئەوە ئەمڕۆ مانگی دووە موچێ مانکی 12 وەرنەگیراوە هیچ ئەگەرێکیش نیە موچێ مانکی 12ش بدرێت جا ئەوش دیسانە چێتە پاڵ پاشەکەوتەکانی تریا خۆت دەبرێ و بە هەدەر دەدرێت لەبەرەوەی کە کاتێک کە سێرێکە یەکەم حکوومەت هەستەکە هێل لە ئەستی باڵا هەست بە بەرپرسیارەتی ناکە هەز ناکا کە ئەو کاتێکەوە حکوومەتە و دەنگی پێدراوە حکوومەتداری بکە دەبێ ئاگای لە مافی هەوڵەتان بێ وە کاری فەرمانبەر ئەوەیە کە ئەرکێک جێبەجێ بکە لە بەرامبەر مافیکە بێکە نەدراوتێ بۆ یەکەوەی من ئێستا سێ دەکەم تا ئێستا حکوومەت نەک ئەوەی کە هیچ میکانیزمێکی نییە ئەنی هەستەکەم کە ئیرادەیەکی نییە ویستێکی نییە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم پاشەکەوتە بگەڕێتەوە. ڕاستەکەی لە سایی ئەم دەسەڵاتەوە ئەوەی کە پێمان ئەڵێ هیچ ئومێدێک نییە بۆ وەرگرتنەوەی پاشەکەوتی موچە و هیچ ئومێدێک نییە بۆ بەجێهێنانی هیچ بەڵێنێک کە لە ئەم حکوومەتە خۆماڵیە و ئەدرێ بە هاوڵاتی و هاونیشتیمانەکانی بەداخەوە ینی هەمومانیان ناومێت کردووە لە هەموو بەڵێن و وعدەکان کە ئەیدەن بۆیە ینی هەرچەندێک ئەوان بەڵێن بن جەماوەر و خەڵکی کوردستان ئەستورتر ئەبن و بێمتمانەتر ئەبن بەم دەسەڵاتە. برای بەڕێزم قەناعەتم نییە تا ئەمانە لەسەر حکوم بن پاشەکەوت بگەڕێتەوە بۆ موچەخۆران و بۆ خانە نشینان و ئەوانە چونکە ئەمانە لە ساڵی 1990 کە ئینتیفازە کرا و خەڵکاتە سەردەورە هەر ئەو کاتە سەدی بێخمەیان ئاودی و کرد هەر ئەو کاتە بەسەر جادەکانەوە قەرەوێڵەی خەسەخانەیان پاڵ پێوە ناو تاڵانیان نەکرد هەر ئەو کاتە مەعمەلی ئەلبیسەکەیان تاڵان کرد هەر ئەو کاتە شاڵاویان بر بۆ بانقەکان و ئەمانە چاکسازیان پێ ناکرێت چاکسازی بە خەڵکی خوێنەوار و خەڵکی شەرافەتمەند ئەکرێت ئەمانە هەموو شتێکی خۆیانیان لە دەست داوە کاتێ شێخ سەعیدی پیرانیان ئیعدام کردوتیانەوە نیشتیمانەکەتە چیت هەیە بۆ نیشتیمان وتی نیشتیمان شەرەفە شەرەفیش بە زۆر نابڕێ بەسەر خەڵکی بێشەرەفە ئەمانە وانە کاکە ئەمانە گوێ نادەن بەو هەموو مامۆسایە گوێ نادەن بەوانەی بەو تەلەبانە ئەمانە هەر یەکی وابەستەی وڵاتێکن کاکە قازانج و باخەڵی خۆیانیانەوێت چاویان لەم میلەتەوە نییە